ئایا کۆڵ ئۆف دیوتی بلاک ئۆپسی 6 بۆ پلەیستیشن 4 و ئەکسبۆکس یۆن بڵاو دەکرێتەوە ئایا لە هەمان کاتیشدا لە یەکەم ڕۆژە لەسەر گەیم پاس بەردەست دەبێت یاخودنا؟ ئایا پلەیستیشن 5 پرۆ کەی بڵاوەکرێتەوانێ؟ تواناکانی چۆنە و ئەگەر دواش بکەوێ لەبەر چی دوا ئەکەوێت؟ یەکێ لە چاوەڕوانکراوترین یاریەکانی پێشبڕکێ بەشی نوێی تێز درایڤ ئەڵتیمەت کاتی بڵاوکردنەوەی دەستنیشان کرا لەگەڵ ترەیلەرێکی سەرنجڕاکێش. ئایا لە چ وڵاتێک دەبێت؟ ئایا یاری GTA 6 لە کاتی بڵاوکردنەوەی بۆ کۆمپیوتەر دێت و لەبەر چی 12 ساڵ ئەم یاریە دواکەوت؟ ئایا یاریەکی تۆپی پێبینین بە ناوی فیفا و سەرۆکی فیفا دەربارەی ئەم بابەتە چی ئەڵێت؟ لە کۆتاییدا کاتی بڵاوکردنەوەی یاری سایلنت هێڵی 2 ڕیمەیکمانزانی لەگەڵ گەیمپلەیەکی 13 خولەکی شێواز یاریەکە. بۆ زانینی هەموومانە و زیاتر بینەرمان بن. سڵاوی خۆتان لێبێ و سەلام عەلەیکوم بەخێر بێنەوە هاوڕێیان، من میر عومەرم. ئەمە زنجیرەیەکی تری پرۆگرامی سپەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەکەیت، بەڵام پێشەوەی دەست پێ بکەین لایکیان بڕگێت لە یاد نەکەی لە هاوڕەکانتان شێری بکەن و ڕای خۆشتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتا بنووسن. ئێستاش دەست پێ دەکەین. ئایا یاری کۆڵ ئۆف دیوتی بلاک ئۆپسی 6 بۆنەوەی ڕابردوو پلەیستیشن 4 و ئەکسبۆکس یۆن بڵاو دەکرێتەوانێ یاخودنا لە نوێترین ئەپدەیت کە دێت بۆ مۆدێرنی 3 لەگەڵ وارزۆنە دوو باندڵی جیاواز نیشاندرا کە تایبەتم بە کارەکتەر و سکین کە لەناو کۆڵ ئۆف دیوتی بلاک ئۆپسی 6 دەبێت و بەپێی ئەم با بڵێن ئەپدەیتەش ئەوە بەڵێ یاری کۆڵ ئۆف دیوتی بلاک ئۆپسی 6 نسخەیەکی تایبەت ئەبێ بۆ پلەیستیشن 4 و ئەکسبۆکسی 1 واتە گەیمەرانێکی زۆر هەن لەسەر ئەم دوو کۆنسڵە و جارێ نەچوونەتە سەر ئەکسبۆکس سیریەس X و سیریەس S و پلەیستیشن 5 بۆیە دەیانەوێت قازانج لەو هەموو گەیمەرە ببینن یاریەکە فرۆشی زۆر بێت و لە هەمان کاتیشدا پرسیارەکان ئەوەیە ئایا گەیم پاس کە یاریەکە بڵاو کراوانێ ڕاستەوخۆ بەردەست دەبێت یان ئەبێ ئەو نوسخە گەورەترە بکڕی کە پارەی زیاتر ئەوێت بۆ ئەوی بتوان یاریک پێ بێت؟ لە وەڵامدا نەخێر، گەیم پاسی ئاسایی کە بۆ ئەکسبۆکسە و بۆ کۆمپیوتەر و ئەڵتیمەیتیش لە هەمان کاتە کۆڵ ئۆف دیوتی بلاک ئۆپسی 6 لە کاتی بڵاوکردنەوە تیایدا بەردەست دەبێت. ئەمەش هەواڵێکی زۆر دڵخۆشە کە تۆ بە بڕەپارەیەکی زۆر کەم کە مانگانەی بە نزیکەی $10 تۆ بتوانانی زیاتر لە 400 یاری بکەیت و یاریەکیش بکەیت کە سەرەتای بڵاوکردنەوەی نرخی $70 تۆ تەنها بە $10 بتوانی یاری بکەیت و چەندەها یاریتیش. ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵانە چییە؟ ئایا پلەیستیشن 5 پرۆ کەی بڵاو ئەکرێتەوانێ و لەبەر چی دواکەوتووە تاکو ئێستا؟ لە پۆدکاستی بروکن سیلیکۆن کە لە کەناڵی مۆریس لۆ ئیز دێد لە یوتیوب با بڵێن بڵاو کراوە، ئاماژەیان بۆدا کە لە ئێستادا پلەیستیشن 5 پرۆ ئامادەیە کە بڵاو بکرێتەوانێ، بەڵام کۆمپانیای سۆنی خۆی دوای خستووە بۆ ساڵی داهاتوو 2025 بۆ ئەوەی لە کاتی بڵاوکردنەوەی GTA 6 بڵاوی کەنەوانێ ئەمەش هۆکارێک بێ کۆنسڵەکە زیاتر بفرۆشێ، یان ساڵی داهاتوو چەند تایتڵێک چەند یاریێکی گەورە دێت لە کاتی بڵاوکردنەوەی ئەم یاریانەوە بە تایبەتیش GTA 6 کۆنسڵەکەش بڵاو دەکەنەوانێ چونکە پشتگیری ئەم یاریانە دەکات و بە توانایەکی بەرزتری، چونکە پلەیستیشن 5 پرۆ لە ڕووی خێرایی و بەکارهێنان و ئاسانیەوانێ لە نوسخەی پێش خۆی لە ڕووی ئاستەوانێ باشتر. ئەمە شوا دەکات یاریە تایتڵەکانی 2025 بە تایبەتیش GTA 6 بە ئاستێکی باشتر و جوانتر یاری پێ بکەیت و هۆکارێکیش بێ لە ڕێگەی ئەم یاریوانێ فرۆشی پلەیستیشن 5 پرۆ زیاد بکە. ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵە چی و ئایا چاوەڕوانی و کۆنسڵاکەی پلەیستیشن 5 پرۆ بێت بیکڕیت و یان کۆنسڵەکەی خۆت بفرۆشێگە هەتا بیکەی بە نوێترین مۆدێل یاخود؟ لە کۆتاییدا دوای 12 ساڵ یاری تێز درایڤ ئەڵتیمەت بڵاو دەکرێتەوانێ ئەم ساڵ بە ناوی تێز درایڤ ئەڵتیمەت سۆلار کراون کە لە 12/9 ئەم ساڵ 2024 بۆ پلەیستیشن 5 و کۆمپیوتەر و ئەکسبۆکسی سیریەس X و سیریەس S بڵاو دەکرێتەوانێ. تەبعاً ئەم یاریەکێکە لە بەناوبانگترین یاری پێشبڕکێکان کە جۆرەها ئۆتۆمبیلی جیاوازی تێدایە و چێژێکێک جار زۆری لە یاریەکە دەبین کە خۆم پێشتر یاریم پێکردووە، یاریەکە جیهانی کراوەیە. ئەم جارە ئەو ناوچەی کە یاریەکەی تێدایە و چیرۆکی یاریەکەشی تێدایە بە ناوی دوورگەی هۆنگ کۆنگە، یعنی لە ناوی وڵاتێک یان ناوچێکی ڕاستەقینەوەوانێ وەرگیرە
داوە لە سەرەتای ترێلەرەکە کە چەنەها ئۆتۆمبیلی جیاوازی پێشبڕکێ و ماسڵکار و ئۆتۆمبیلی مۆدیل کۆنمان بینی واتە ئەم جارە یاریەکە ڕێژێک یەکجار زۆر ئۆتۆمبیلی تێدا دەبێت ئۆتۆمبیلەکانیش ڕاستەقینەن هاوشێوەی یاری گران تۆریزمۆ و فۆرزا کە پێشتریش بە هەمان شێوە بوو دوو کارکتەر قسەیانە کرد دانەیەکیان کوڕ بوو دانەیەکیان کچ بوو باس لەوە دەکەن کە چۆن یەکەم جار هاتوونەتە دوورگەی هۆنگ کۆنگ و هەریەکەیان سەر بە تیمێکشن کە تیمی پێشبڕکێن لەناو ئەو دوورگەیە بە ناوی تیمی شارپ و تیمی ستریت کە چۆن پەریان بە خۆیانێناوە چۆن بوون بە پێشبڕکێکارێکی زۆر بەتواناوە و ناوبانیان بەدەستێناوە و دەوڵەمەندبوونیان بەدەستێناوە واتە باسی داهاتوو ئەکەن ڕابردووەکەن کە ئێستا چۆن لە داهاتووە بەدەستیان هێناوە دەگەڕێنەوانێ لە داڵی 2028وانێ بۆ ساڵی 2024 کە چۆن سەرەتا هاتوونەتە ئەم دوورگەی کە بەناوی هۆنگ کۆنگە چۆن دەستیان پێ کردووە پێشبڕکێیان کردووە ئۆتۆمبیلەکانی سەرەتایان چی بووە و لە کام تیمیش بوون طبعاً بەپێی زانیاریەکان دەڵێن ڕووبەر یان ئەو شەقامانی کە تایەتی 600 کیلۆمەترە کامە ڕێژەیەکی زۆرە چواردە ناوچەی جیاوازیشی تێدایە و لە ناو ترێلەرەکەشە ناو شارمان بینی و دەرەوەی شاریشمان بینی ناوچەی با بڵین دارستانی بێت یا خولم بێت ئەمەش مانای ئەوەیە بێجگەل لە ئۆتۆمبیلی پێشبڕکێ و ئۆتۆمبیلی ماسڵ ئۆتۆمبیلی ماسولکەی ئەوە ئۆتۆمبیلی ئۆفرۆد و دەرەوەی ڕێگای ئاسایش ئەبین و چەندەها ئۆتۆمبیلی جیاوازیشیان نیشاندا هەنێکیان مۆدێل نوێ هەنێکیان مۆدێل کۆم بوو ئایا تویشی لەو کەسانی کە پێشتیاری تێزدرایڤی کردووە و دەمێکە چاوەڕوانیت ئەم ساڵ یاریەکە بڵاو کردو ڕای خۆشتان دەربارەی و ترێلەری کە بینیتان چییە؟ ئایا یاری GTA 6 لە کاتی بڵاوکردنەوەی بۆ کۆمپیوتەر دێت یاخودنە ئێمە دەزانین بەشەکانی ڕابردووی ڕێدێت یەک تا ئێستا بڵاو نەکراوەتەوەنی ڕێدێتی دوای ماوە بڵاوکراوە GTA 5 GTA 5 دوای چەند ساڵێک بڵاوکرایەوانێ ئایا GTA 6 هاوشێوەی یاریەکانی ڕابردووی ڕۆکستارە بێت ڕاستەوخۆ یاریەکە بڵاو نابێتەوانێ یاخود بە پێچەوانە و ڕاستەخۆ کە بڵاوکراوە بۆ کۆمپیوتەر دێت زیڵنێک بەڕێوەبەری جێبەجێگا لە کۆمپانیای تێکتو کە خاوەنی ڕۆکستارە دەڵێت ئێمە بەو شێوازە کارەکەین کە بۆ ئێمە باشترە و ئێمە ئامانجمان ئەو پلاتفۆرمەیە کە زۆرترین گەیمەر تایە کۆ بێتەوانێ مەبەستیشیان لێی کۆم پلێستەیشن و ئێکسبۆکسە واتە چی واتە نەخێر لە کاتی بڵاوکردنەوەی یاری GTA 6 ئەوە بۆ کۆمپیوتەر نایە لەبەرچی نایە چونکە ئێمە دەزانین کاتێککە یاری بۆ کۆمپیوتەر دێ زوو بە زوو کراک ئەکرێت و بە شێوەیەکی خۆڕایی لە ناو ماڵپەڕەکانە بڵاو دەکرێتەوانێ ئەمە شوا دەکات قازانجێکی زۆر لە کۆمپانیا بسەنێتەوانێ بەڵام ئەوانیانە یەکەم جار لەسەر کۆنسۆڵ بڵاو کردەوەواتە سیاسەتی مارکێتین و بەڕێوەبردنی کاریان ئەوەیە یەکەم جار کۆنسۆڵەکان بڵاو کرێتەوە دوای ساڵێکیان 2 ساڵ بۆ کۆمپیوتەر بێت واتە فرۆشێکی زۆر کۆ بکەنەوانێ گەیمەرانێکی زۆر وا لێ بکەن لە یاریەکە با بڵین کۆ ببێتەوانێ دوایە بۆ کۆمپیوتەر بێت هەرچە نەزانی کە بۆ کۆمپیوتەریش بێت زۆر نابە ڕێک بە کراوکراوی بڵاو دەکرێتەوانێ لە هەمان کاتیشدا پرسیاری ئەوەی لێکراوە ئایا باشە بۆچی GTA 6 12 ساڵ دوا کەوت کە کۆتا بەشکە بڵاو کرایەوانێ ساڵی 2013 بوو ئەم بەشەی تریش 2025 بڵاو دەکرێتەوانێ زیڵک لە وەڵامدا دەڵێت ئێمە لە ماوەی ئەو 12 ساڵە دەستەوەستان نەوەستاوین و هیچ نەکەین و کار نەکەین بەڵکو ئێمە کە GTA 5مان بڵاو کردەوانێ GTA ئۆنلاینیشمان بڵاو کردەوانێ کە محتەوایەکی زۆر پێکاتێکی زۆر کۆنتێنتێک و بەرهەمێکی زۆرمان خسەنە و GTA ئۆنلاینوانێ و تا ئێستاش پشتگیریەکەین و چەنەها ئەپدەیتی بە خۆڕایی بۆ هات و گەیمەرانێکی یەکجار زۆر چێژیان لێبینی و بە ئێستا شەوانە گەیمەرانێکی زۆر یاری دەگەن لەو ئۆنلاینەکەیەوە و بەردەوام چەک بێت جلوبەرێک بێت ئۆتۆمبیل بێت مشنی لاوەکی بێت مشنی ئۆنلاین بێت مۆدی جیاواز بەردەوام پەرەمان پیاوە دەستەوەستان نەوەستاوین و کارمان کردووە و هیلاک بووین و ماندوو بووین و شتێکی جیاوازیشمان پێشکەش کردووە کە بتوانین یاریەکانی ڕۆکستار بەشی ئۆنلاینیشی زۆر بەهێز بێ و بە مەلایەن گەیمەر بێ و لە هەمان کاتیشدا یاریەکی تریشمان بڵاو کردوانێ کە ڕێدێدی دووە کە یارەکە زیاتر لە 65 میلیۆن دانەی لێفرۆشراوە یاریێکی زۆر زۆر سەرکەوتوو بۆ گەیمەرانێکی زۆری لە خۆی کردووە لە هەمان کاتیشا ڕێدێدی ئۆنلاینیشمان بڵاو کردوانێ کە تا ئێستا گەیمەرێکی زۆری هەیە واتە لە ماوەی ئەم 12 ساڵە ئێمە بێ ئیش نەوەستاوین بەردەوام کارمان کردووە یاریمان بڵاو کردوتەوانێ بەشی ئۆنلاینمان بۆ یاریەکان بڵاو کردوتەوانێ و دەڵێت هۆکاری دواکەوتنەگەش یعنی سەبەبێکە کە یاریەکە بڵاو کرایوانێ بە ئامانجێک بێت بە گۆڵێک بێت کە لە خەیاڵی خۆمانە دامان ناوە بی پێچێت و بەو شێوازە بێت کە پێشتر هیچ گەیمەرێک یاریێکی هاوشەوی GTA 6 نەبینی بێت کە ئەم لێدوانانەی لە کوێدا لە کۆنفرانسی دی کوین کە لە نیویۆرک کرا ڕای تۆ دەربارەی هەواڵەت چیە و ئایا دڵتەنگی کە یەکەم جارێکە بۆ کۆمپیوتەر بڵاو ناکرێت
ئایا لە داهاتوو یاریێکی تۆپی پێ ئەبینین بە ناوی فیفا لە سبێگەیمینی هەفتەی ڕابردوو باسی ئەو مانگر کە هەواڵ هەیە تووکەی دەوێت ناوی فیفا بکڕێتوانێ و نوێترین یاری فیفا بە ناوی فیفا تووکەی و ئەم ساڵ بڵاو بکرێتەوانە یان ساڵی داهاتوو 2 ساڵی ترکە بۆ جامی جیهانی ئامادەی بکەن هەواڵێک بە فەرمی لە دەمی سەرۆکی تۆپی پێی فیفاوانێ گیانی ئەنفانتینۆ دەڵێ بەڵێ یاری فیفا بەڕێوەیە دوای ئەوەی کە ڕێکەوتنەکەیان لەگەڵ ئیئی کۆتایی ها و دەڵێ یەشێک ئەگە بیوێ یاری تۆپی پێ بکایە سیمولەیتەری تۆپی پێ ئەبێ یاریە بکات کە ناوی فیفایە کە سەر بێکەتی تۆپی پێی فیفایە با بڵێن ناوەکە وەرگیراوە و ئێمەش ئێستا لەگەڵ چەند هاوبەشێکا کار دەکەین کە یاری فیفا دروست بکەین و یاری فیفاش ئەبێ باشترین یاری تۆپی پێ تەبعاً لێرەدا هاوڕان نیم لەگەڵیا چکە کۆمپانیایەک ئەزمموی دروستکردنی یاری نەبێت زەحمەتە بە ئاسانی بێت یاری دروست کات و لە ئێستادا ڕکابەری PS یان ئی فوتبۆڵی کۆنامی بکات یان FC24 یان FCEA بکات دیارە گیانی سەرۆکی فیفا زۆر بە شێوەیەکی با بڵێن ئاسنزمتر تەماشای بوارەگیردو نازانێت چەند زەحمەتە و چەند قورسە یاری دروست کرد و بە تایبەتیش یاریەکی جوڵەی وەرزشی وەکو تۆپی پێ کە زیاتر لە 30 ساڵە 40 ساڵە کۆمپانیاکان ڕکابەریەکەن دروستکردنی یاریە بە ساڵێک و 2 ساڵ ئاسانێت تو یاریە بکەیت و بێ باشترینش بۆیە ئەوەی وشەی باشترین زەحمەتە بەڵام دڵنیا بووینەوانەیە کە ئێستا فیفا لەگەڵ کۆمپانیایەکدا کار دەکات بۆ یاریە دروستکەن و یاریەکەش بە ناوی فیفا بێ ڕای دەبارەی هەواڵە لە کۆتاییدا کاتی بڵاوکردنەوە یاری سایلنت هێڵی 2 ریمەیکمانزانی کە لە ستیت ئۆف پلی کە تایبەتە بە کۆنفرانسی سۆنی 13 خولەکی گەیمپلەیەکیان نیشانە و بەڕاستی پێویست بوو لەم کاتەدا کە یاریەکە لە 8 دەی 2024 بۆ پلەیستەیشن 5 و کۆمپیوتەر بڵاو دەکرێتەوانێت تەبعاً کۆمپانیای پەرەپێدەر و دروستکەری ئەم بەشە ڕیمەیکە بلوبەر تیمە کە پێشتر چەندەها یاری سەرکەوتووی ترسناکیان دروست کردووە بەڵام ئەم جارە یاریەکە جیاوازە لە بەشەکانی ڕابردوویان سایلنت هێڵی 2 ریمەیک جیاوازی پێوەیە لەگەڵ بەشە ئەسڵی ئۆرجیناڵەکە 11 خولەک گەیمپلەیان نیشانە کارەکتەری سەرەکی لە چەندەها شوێنی جیاواز لە کوچە و کۆڵانەکان سەرشەقام ناوباڵەخانەکان بینیمان ئەڕۆیشت یاریەکە بینایەژی کەسی سێمە ئەنجا چەند با بڵێن دڕندەیەکمان توش بۆوانێ هەرێکە و بە شێوازی گەیمپلەی و ڕوبە ڕووبوونەوەی کارەکتەرەکە هاوشەوی بەشی ڕابردوو ئەدە ئاکشن و ڕوبە ڕووبوونەوەی زیاتر تایە ئەتوانی با بڵێن دەمانچە چەک بەکاربێنی ئەتوانی مێڵە ئەتاک چەکی دەستی بەکاربێنی وەکو پارچەدارێ پارچە ئاسنێک بەڵام جوڵەی جیاوازی تێدایە ئەتوانی خۆ لە جوڵەکانی بەرامبەرەکە دوژمنەکەت هێشەکاتە سەری خۆت لابەی باشە لە هەمان کاتە ئەتوانی هێرشەکانیان بۆستێنیتوانێ ئەوانیش لە هەمان کاتە هەنێ جار کە هێرشەکەیتە سەریان ئەتوانی هێرشەکانی تۆ بۆستێننەوانێ ئەمەش تۆزێ جیاوازە لەوەی کە پێشتر بینیومانە لە یاری سایلنت هێڵی 2 یا بەشە ئۆرجیناڵەکە کە ئەوەنە ڕوبە ڕووبوونەوەی تیانە بەڵام ئەمانیانێ ئاکشن و ڕوبە ڕووبوونەوە و جوڵەی زیاتر تیابێ لە هەمان کاتیشدا دەڵێم بەڵێ جوڵەکان زیاترن لە بەشکانی ڕابردوو بەڵام لە هەمان کاتچە کارەکتەرەکە کەسێکی با بڵێن شەڕانگێز و شەڕکەر نییە بتوانێت جوڵەی جیاواز بکات و کەسێکی لێ هاتوو بێ لێ نەهاتووی پێوە دیارە کە کەسێکی بە ئەزمون نییە بەڵام جوڵەکانی جیاواز و جوڵەی جیاواز و زۆریشی تێدایە لە هەمان کاتە دەڵێن تۆزێکیش گۆڕانکاریمان بەسەر چیرۆکی یارێک کردووە چیرۆکار خۆیەتی بەڵام هەنێ ڕوودا و دەبینیت کە پێشتر لە بەشە کۆنەکە یان بەشی یەکەم و ئۆرجیناڵ و سەرەکیەکە نەوبینیوە واتە تۆزێ با بڵێن ترشخۆیان کردو و تۆزێ با بڵێن چڕیان کردووانێ و درێژیان کردوێتەوانێ لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەن کە پازڵەکان هەوڵمانەوە گۆڕانکاری تیا بگەین و پازڵەکان جیاواز بن و شێوازێکی چێژبەخش یان سەر لێ تێکدەر بۆ گەیمەرەکان دروست بکات و دەڵێ بلوبەر ئەڵێ بەڕاستی ئەمە چاڵنجێک و تاقیکردنەوەیکی زۆر گەورە و بۆ ئێمە کە یاریی ئاوا بەناوبانگ دووبارە ڕیمەیکینەوەوانە بەڵام باوەڕمان بە خۆمانە و یاریەکەشمان بینی گرافیشی یاریەکە بەرزە کوالێتێکی جوانی هەیە بەڵام ڕەخنەشی لێ گیرە یەکێ لە کارەکتەرەکان دروستکردنی ڕوخساری زۆر بۆ شێوازە جوان و وردەکاریتیان نەبوو لە هەمان کاتە دەڵێن لەوانەیە ئەم یاری هاوشێ یارێکی تر پڕترس نەبێت و جوڵە و ئاکشنی زیاتر تیاابێ بەڵام بلوبەرەڵێ ئێمە زۆرمان باوەڕمان بە یاریەکە هەیە و زۆر جیاواز دەبێت و بە دڵی هەمووتانە بێت و ئێمەش چاوەڕێ دەکەین وایە تووشی و گەیمرانی کە چاوڕانی یاری سایلنت هێڵی 2 ڕیمەکی یاخود نە
و لێرەدا هاتینە کۆتایی سبەی گەیمینی ئەم هەفتەیە بە هیوای بەدڵتان بوو بێت چێژ و سوودیشتان لێ بینی بێت لە یاد نەکەن لایکیان بڕگێ بکەن و لە هاوڕەکانتان شێریکەن و ڕای خۆشتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتە بنووسن ئەگەر لە یوتیوبوانێ بینەرمانی ئەوە سەبسکرایبی کەناڵ لە یاد نەکەیت و زەنگۆڵەکەش چالاکە بۆی ڤیدیۆکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات ئەگەر لە سۆشەڵ میدیاکانی ترۆوانێ بینەرمانین ئەوە لایک و فۆلۆی پەڕەی فەرمی سبەیتان لە یاد نەکرد بێت من عومەرم لە سبەی گەیمینەوانەیە سەلام عەلەیکوم